دیارە ئەمڕۆ هەڵمەتی وەرگرتنی ڤاکسینی دژە ئەنفلۆنزای وەرزی لە شاری هەولێر دەستی پێکردو. هەڵمەتەکەش سەرەتا لە پارکی شار واتە لە سەنتەری خانشینان دەستی پێکرد. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم هەڵمەتە گفتگۆ یاخود قسە لەگەڵ دکتۆرە بێریڤان بەڕێوەبەرایەتی پاراستنی تەندروستی هەولێر دەکەم بزانین ئەم هەڵمەتە چۆنە. دکتۆرە سڵاو دێک. سلام خوشحال بووین فەرمووی. ئەمڕۆ دەتانەوێت چی بکەن ئەم هەڵمەتە لە پایش؟ بەڵێ ئەمە ماکوتەی ئینفلەوەنزای وەرزی پێدەڵێن کە لە سەراسەری عێراق لەو وەرزە دابین دەکرێت و لە بنکە تەندروستیەکان دابین دەکرێت بۆ هاوڵاتیان کە پێویستە لە خۆیان بدەن. بەڵام ئەو کۆمەڵە مەترسیدارانە چێنە کە پێویستە لێ بدەن؟ گشت کارمەندی تەندروستی پزیشک و کارمەند پێویستە لە خۆیان بدەن، چونکە ڕۆژانە بەرکەوت دەبن لەگە نەخۆشان حتا خۆیان بپارێزنە نەخۆشی ئینفلەوەنزا. هەروەها ئەوانەی بەتەمەنن یا 150 ساڵن نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو شەکرە و زەقت و ئەوانە پێویستە لێ بدرن. ئافرەتی دووگیانیش دەتوانی لێ بداتن، باشترە لێ بدات. جگە لە جگ هاوڵاتیان یعنی گشت هاوڵاتیان دەتوانن لە خۆیان بدەن. ئەو ماکوتەیە ئێستا دابەش کرایە لەسەر بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکان، هاوڵاتیان دەتوانن سەردانی ئەو بنکانە بکەن. چەند بنکە هەیە دەتوانین پێمان بڵێن؟ لە 25 بنکەی سەرەکی ناو شار هەیە. هەروەها لە بەڕێوەبەرایەتیەکانی شەقڵاوە و خەبات و دەشتی هەولێریش دابین کراوە لە بنکەکان. نەخۆشخانەکان داوامان لێ دەکەن وەردەگرن لۆ کارمەندەکانی خۆیان، تیمی کوتانیان هەیە لێیان دەدەن و بەتاڵەکانمان لۆ دەگەڵێنەوە. ئەو هەڵمەتە تەنها کوتانە چۆنە بڵێن؟ بڵێ ئەو هەڵمەتە تەنها کوتانی دەرزی ئینفلەوەنزەی وەرزی کە پێویستە لە مانجینەوەدا هەموو هاوڵاتیەک وەرگریت پێشی دەستپێکی یان دەستپێکردنی هەڵکشانی حالەتەکانی ئینفلەوەنزا تاکو بەرگریەکەی دیشی نەخۆشەکە زۆرە بە پێی زانی تەجروبەی بێگومان. بڵێ ئێستا لە وەرزی پاییزین بەرە دەست پێ دەکە حالەتەکان زیاد دەبی. ئینفلەوەنزەش لە هەندێک حالات بەڕاستی مەترسیدارە، یعنی ئەوانەی کە وەکو باسمان کرد نەخۆشی درێژخاین و ئەوانەی هەیە هەندێک جار یعنی ئەوەی لاوەچی هەیە فەلۆیە هاوڵاتی پێویستە پێش وەخت دەرزیەکەی لە خۆ بدە و هیچ ئەوەشی نییە، یعنی پێویست ناکە هاوڵاتی بترسێت، هیچ زیان و ئەوەی نییە، یعنی بلاکەس لە بەرگریەکەی باشە. بەڵێ ئەوە دیمەنەی کە دەیبینن ئەمە هەڵمەتەکەی دیارە بەرەو کۆتایی هاتنە. هەڵمەتەکە بەرەو تەواوبوون دەبێت لەو بنکەیە و دیارە لە چەند بنکەیەک دەست پێ دەکات لە ڕۆژانی داهاتوو. خانەنشین تەبان بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی تازەکە ئامادە بوو لەگەر کاک ئومێد بەڕێز پارێزگای هەولێر خودی خۆشیان لێیاندا لۆقاحەکەی، یعنی تقریبا 150 ژەم بەکار هات ئێستا 150 کەس لە خۆیدا. دیارە وەک بەڕێوەبەری پاراستنی تەندروستی هەولێر ئاماژە پێکرد هەڵمەتەکە ماوەی هەفتەیەکە دەستی پێکردووە، بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی ناسێنرا و هەروەها لە بنکەکانی دیکەش ئەم ڤاکسینە هەیە و هاوڵاتیان دەتوانن بۆ سەلامەتی خۆیان سەردانی بنکەکان بکەن و ئەم ڤاکسینە بەکاردێنن.